کۆنگرە وەک بەرزترین دەسەڵات. لە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامیدا بەڕگەیەکی یاسایی هاتووە کە دەڵێت کۆنگرە بەرزترین دەسەڵاتە، بەو مانایی لە یەک کاتدا چۆن دەتوانێت شەرعیەت لە هەر خولێکی سەرکردایەتی وەربگرێتەوە، ئاواش سەر لە نوێ شەرعیەت بەدام و دەستگاکانی حیزب دەبەخشێتەوە. هەر بۆیە لە ئێستادا ئەو هێزە سیاسیانەی پابەندی کاتی کۆنگرە دەبن و لە ئان و ساتی خۆیدا کۆنگرە دەبەستن، بە هێزە سەلیم و ئارامەکان دەناسرێن. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە 31 ساڵی 2001 ڕاگەێنرا تا هەنووکە 4 کۆنگرەی بەستووە، ئەگەرچی لە ڕووی زەمەنیەوە بۆ هەر 5 ساڵ جارێک کۆنگرەیەکی بەردەکەوێت. ئەمەش هۆکاری بابەتی خۆی هەبووە، چونکە کۆمەڵە بارودۆخی نالەباری سیاسی و کۆمەڵایەتی و تەندروستی هاتوونەتە پێشەوە کە پرۆسەی کاری کۆنگرەیان خاو کردوێتەوە. بۆ نمونە ڤایرۆسی کۆرۆنا زیاتر لە 1 ساڵ کۆنگرەی 4ەمی ڕاگرت، ئەگەرچی سەرکردایەتی کۆمەڵ زۆر پێداگری دەکرد بۆ ئەوەی لە کاتی یاسایی خۆیدا کۆنگرە ئەنجام بدات. کۆمەڵی ئیسلامی تا هەنووکە 4 کۆنگرەی بەستووە بەم شێوەیە. کۆنگرەی یەکەم. ئەم کۆنگرەیە لە ڕۆژانی 10 و 11 و 12 مانگی 11 ساڵی 2005 دوای ڕاگەیاندنی 4 ساڵ و 6 مانگ لە ڕۆژی دامەزراندنی کۆمەڵی ئیسلامیەوە لە شاری سلێمانی و لە هۆڵی کارگەی ئەلبیسەکە بەڕێوەچوو. 485 ئەندامی کۆنگرە بەشداریان تێدا کردووە. لەم کۆنگرێدا گفتوگۆی چڕ و پڕ لەسەر پەیڕەوی نێوخۆی حیزب کراوە. هەروەها هەریەکە لە پێشەوە و ئەمیری کۆمەڵی ئیسلامی و سەرکردایەتی بە شێوەی مەرکەزی و بە یەک بازنا هەڵبژێردراون. 53 پاڵێورا و هاتوونەتە ناو کێبڕکەی هەڵبژاردنەوە بۆ 25 پۆستی سەرکردایەتی. کۆنگرەی دووەم. ئەم کۆنگرەیە لە ڕۆژانی 15 و 16 و 17 مانگی حوتی ساڵی 2010 لە شاری هەولێر و لە هۆڵی خانزاد بەڕێوەچوو. 632 ئەندامی کۆنگرە بەشداریان تێدا کردووە. بەڕگە بەرچاوەکانی بریتی بوون لە گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی ناوخۆ و هەڵبژاردنەوەی هەریەک لە پێشەوە و ئەمیری کۆمەڵی ئیسلامی، هەڵبژاردننی 29 ئەندامی سەرکردایەتی بە شێوەی مەرکەزی و یەک بازنەیی. بۆ ئەو 29 پۆستەی سەرکردایەتی 111 کەس پاڵێوراو بوون، بەڵام پێش پرۆسەی هەڵبژاردن 14 پاڵێورا و پاشەکشەیان کرد و 97 پاڵێورا و مانەوە. بەپێی پەیڕەوی نێوخۆی کۆمەڵ پەسەندکراوی کۆنگرەکانی یەکەم و دووەم، ئەندامانی مەکتەبی سیاسی لە نێو سەرکردایەتی هەڵبژێردراون، نەک کۆنگرە. دواتریش بەرپرسی مەڵبەندەکان و ناوەند و دەستگا و مەکتەبەکان لە مەکتەبی سیاسی هەڵدەبژێردران یان بڕیاریان لەسەر دراوە. کۆنگرەی سێم. ئەم کۆنگرەیە لە ڕۆژانی 30 و 31 چوار و 1 ساڵی 2015 کە هاوکات بوو لەگەڵ یادی 14هەمین ساڵ ڕۆژی ڕاگەیاندنی کۆمەڵ لە شاری هەولێر و لە هۆڵی ئەوتار بە ئامادەبوونی 802 ئەندامی کۆنگرە بەڕێوەچوو. لەم کۆنگرێشدا بە شێوەی دەنگدانی ئاشکرا ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵبژێردرا. بەپێی پەیڕەوی نێوخۆی پەسەندکراوی کۆنگرەی سێهەم، سەرکردایەتی ئەو خولەی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێگاتە بوو لە هەریەک لە ئەنجومەنەکانی سەرکردایەتی، ئەنجومەنی سیاسی، ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە بەرپرسی مەڵبەندەکان، واتە سەرجەمیان ئەندامی سەرکردایەتی بوون. ئەنجومەنەکان بە شێوەی دەنگدانی نهێنی و ڕاستەوخۆ لەلایەن ئەندامانی کۆنگرەوە هەڵبژێردراون. هەڵبژاردنەکانی کۆنگرەی سێم بەم شێوەیە بوون. 27 پاڵێوراو هەبووە بۆ وەرگرتنی بەرپرسیارەتی مەڵبەند کە بریتی بوون لە 12 مەڵبەند.
47 پاڵێوراو هەبووە بۆ 17 پۆستی ئەنجومەنی سەرکردایەتی، 22 پاڵێوراویش هەبووە بۆ 7 پۆستی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە، 14 پاڵێوراویش لە ئەنجومەنی سەرکردایەتی هەبوو بۆ 6 پۆستی ئەنجومەنی سیاسی کە دەبوو پاڵێوراوان خولێک ئەندامی سەرکردایەتی بوو بن. لە کۆنگرەی سێمدا ڕێژەی لە سەدا 10 وەک کۆتا بۆ ئافرەتان دیاری کرابوو، بەمەش 1 ئافرەت بوو بە ئەندامی ئەنجومەنی سیاسی و 3 ئافرەتیش بوون بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی. کۆنگرەی چوارەم. ئەم کۆنگرەیە بە 3 قۆناغی جیاواز دەستی پێکردووە. قۆناغی یەکەم بریتی بوو لە کۆبوونەوە گشتیەکان و 176 کۆبوونەوەی بۆ ئەنجام دراوە لە ناوە و دەرەوەی هەرێم، زیاتر لە 5861 ئەندام بەشداری تێدا کردووە و 571 ئەندامی کۆنفرانسی تێدا هەڵبژێردراوە. قۆناغی دووەم بریتی بوو لە بەستنی کۆنفرانسە ناوچەیەکان بۆ هەر 12 مەڵبەندەکەی کۆمەڵی ئیسلامی، وێڕای گفتوگۆ و وەرگرتنی پێشنیاز لەسەر پەیڕەوی نێوخۆ. نزیکەی 20 پاڵێوراو بۆ وەرگرتنی پۆستی بەرپرسی مەڵبەند هەبوون. لە کۆنفرانسەکاندا 256 ئەندامی کۆنگرە بە ڕێژەی جیاواز هەڵبژێردراون. قۆناغی سێم بریتیە لە بەستنی کۆنگرەی چوارەم. ئەم کۆنگرەیە لە ڕۆژانی 18 و 19 شوباتی 2021 لە شاری سلێمانی و لە هۆڵی پێشەنگای نێودەوڵەتی دەبەسرێت و 892 ئەندامی کۆنگرە بەشداری تێدا دەکەن، 212 ئەندام لە خوشکان و 770 ئەندام لە برایان. لەم کۆنگرێدا جگەلەوەی گفتوگۆی ئەو بەشە لە پەیڕەوی نێوخۆ دەکرێت کە ڕای جیاواز هەڵدەگرێت و پێشنیازی کۆنفرانسەکانی لەسەر هاتووە، 51 پاڵێوراو کێبڕکێ دەکەن بۆ وەرگرتنی 20 پۆستی سەرکردایەتی، هەروەها 20 پاڵێوراویش کێبڕکێ دەکەن بۆ وەرگرتنی 6 پۆستی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە. خوای گەورە هەموو لایەکمان سەرکەوت و سەرفرازی دنیا و دواڕۆژ بکات. کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی.